فواد حوسێن هۆشداری بە گروپەکانی عێراق دەدات. لەبارەی چالاکیەکانی گروپە چەکدارە عێراقیەکانەوە کە بە نیشانی پشتیوانی لە فەڵەستین بوونەتە هۆی مەترسی بۆ سەر سەقامگیری عێراق، فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند عێراق بەشێک نییە لە بەرەی مقاومە، ئێمە تەنها باوەڕمان بە گۆڕەپانی عێراق هەیە. وەزیری دەرەوەی عێراق دەڵێت دەستوری عێراق هەرچەشنە پێکهاتەیەکی چەکداری لە دەرەوەی چوارچەوەی دامەزراوەی سەربازی فەرمی قەدەغا دەکات. هەروەها ڕەگەنادات شەڕی دژی هیچ کەسێک ئەنجام بدرێت لەسەر بنەمای بڕیارێکی تاکە کەسی. سەبارەت بە چالاکیەکانی گروپە چەکدارەکانیش وتی ئەوەی چەند مانگێکە گروپە چەکدارە عێراقیەکان کردویانە زیانێکی زۆری بە عێراق گەیاندووە و هیچ سوودێکیشی بۆ دۆزی فەڵەستین نەبووە. دەشڵێت لە بەرچەوگرتنی بەرژەوەندەکانی عێراق پێشهاتەکانی ئەم دواییە باو نەبووە، بە تایبەتی دوای ئەو هەڕەشە ڕوونانەی کە ئیداری ئەمریکا بۆ سەر وڵاتانی ناوچەکە دروستی کردووە لە نێویاندا عێراق. بەڵام لە ئێستادا دەرفەتێک هەیە بۆ لێکتەی گەیشتن لەگەڵ کوتلە چەکدارەکان بۆ ئەوەی ئەوان و عێراق لەو مەترسیانە بپارێزن.